خوای بەخشندەی میێرەبان بینەرانی بەڕێز ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش خۆشحاڵین لە ئەڵقەیەکی نوێی بەرنامی بازخوازدا بە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویست گەشتینەوە. تەوەری ئەمڕۆی بەرنامەکەمان بریتە لەوەی کە چۆن کەسێکی ئاسانکار بین بۆ یەکدی. میوانداری زۆر بەڕێز دکتۆر محەممەد حسێن پێنجوێنیمان کردووە، زانا و بانخوازی ئاینی. مامۆستاگیان زۆر بەخێربی. سەلامی خواتان لەبێ لە ئێوە لە بینەرانی خۆشەویست و ڕەبی خوایە هەمومان لە خێرابی. زۆر سپاس. مامۆستاگیان لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلام و شەرعی ئیسلامەوە بەچی ئەگوترێ ئاسانکاری و ئاسانکاری چییە؟ سوپاس بۆ پەروەردگارەی کە ئاسانکاری هەڵبژاردووە بەسەر قورسی و ناڕەحەتیدا، و سوپاس و ستایش بۆ پەروەردگار و سڵاو و سەلام لە گیانی ئەو پاکی ئەو پێغەمبەرەی ئەگەر لە بینی دوو کارە اختیاری درابێتێ ئاسانەکەیانی هەڵبژاردووە. ئاسانکاری یورید بکم الله اليسر، خوا فەرمێ من بۆ ئێوەی مرۆڤایەتی گشتی ئاسانکاریم ئەوێت. و ئاسانکاری بریتیە لەوەی کەوا پەروەردگار دینێکی بۆ ناردووین هەموو ئاسانکاریەکانی پەرستش و ئەوانەی لەسەر ئومەتی پێش و قورس بۆ ئاسانی کرد بۆ ئومەتی محەممەد صلی الله عليه وسلم، و 50 نوێژی بۆ کردین بە 5 نوێژ و ئاسانکاری لەگەڵ یەکتریە. و هەروەها پێغەمبەر صلی الله عليه وعلى آله وسلم ئەفەرمێ سەماحەت و لێبوردن و ئاسانکاری و نەرمونیانی لە هەر شتێکا بێ جوان و قورزە بێ، و تەنگەژە و ناڕەحەتکردن و بارگرانی لە هەر شتێکا بێ تونگ و تیژی ناشیرینی ئەکا و بێ وەزنی ئەکە. بەڵێ مامۆستاگیان ئەم چەمکە کە ئەزانین قورئانی پیرۆز باسی کردووە، بزانین سنگ و قورسایی ئەم چەمکە لە قورئانی پیرۆزدا چۆنە و قورئانی پیرۆز چۆن باسی لەوە کردووە. لە سەرەتادا خەتی و نەخشە ڕێگای مرۆڤەکان خوای گەورە ئاسانکاری هەڵبژاردووە. خۆی ئەفەرمێ یورید بکم اليسر، من ئاسانکاریم بۆ ئێوەی مرۆڤایەتی ئەوێ. و پێغەمبەر صلی الله عليه وعلى آله وسلم کاتێ معازی نارد بۆ یەمەن فەرمووی لەگەڵ هاوڕێکەیە، فەرمووی بەشیرە وەلا تونەفیرە، ئێوە مژدە دەربن، خەڵک دوور مەخەنەوە لەم ئاینە، ناڕەحەتی مەکەن، قورسیان مەکەن لەسەری کە خەڵک نەتوانێ و تەحەمولی نەکا. یەسیرە وەلا توعسیرە، فەرمی ئاسان خواز بن. دائما پێغەمبەر صلی الله عليه وسلم لە هەر شتێکە اختیاری درابێتێ. عایشە ئەفەرمێ دایکی ئیمانداران ڕزای خوا لە خۆی لە باوکی بێ، ئەفەرمێ ئیلا پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەیسەڕەه، ئەوەی زۆر ئاسانکار بێ بۆ ئومەت هەڵی ئەبژارد بۆ ئەوەی ئومەتەکەش چاو لە پێغەمبەر کا صلی الله عليه وعلى آله وسلم. بۆیە ئاسانکاری سیمای ئەم دینەیە و ڕایەڵە و فەلسەفەی پەرستشی پەروەردگارە کە بەو شێوازە کاتێک ناتوانی بە پێوە نوێشکەی بە دانیشتنانەوە، ناتوانی بە نادیشتنانەوە، خوای گەورە فەرمێ عەلا جنوبهم، لە سەفەرای ناتوانێ بە ڕۆژوبی خوای گەورە ئاسانکاری کردووە. فعدة من أيام أخر، نەخۆشی بە هەمان شێوە هەموو کردارەکان لە پەرستشا پەروەردگار ئاسانکاری تیا کردو. بەڵێ کەواتە ئاسانکاری لە ڕوانگەی عیبات و پەرستشەکانەوە چییە و تا چەند مرۆڤ وەکوڵێ ئەو سنوورە ئەتوانێ بەکاربێنێ بۆ پێغەمبەر صلی الله عليه وعلى آله وسلم کاتێک دەچینەوە خزمەتەکەی فەرمایشتەکەی کە بۆ معازی فەرموو یەسیرە وەلا توعسیرە، ئاسانکاریمان هەیە و ناڕەحەتی و بەرگرانیشمان هەیە. فەرمی ئەمەیان هەڵببژێرن وەلا توعسیرە، لەسەر خەڵکی ناڕەحەت مەکەن. واتە ڕایەڵەی پەرستش لە زبانی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم دائما و هەموو کاتێک ئەوەی هەڵبژاردووە کەوا ئاسانکارە و کەوا مرۆڤەکان پێی بێتاقەت و پێی ناڕەحەت نابن. و ئەوەش طبعی ئینسانە، واتە مەدەنیەتی ئەو مرۆڤە، سروشتی مرۆڤ، ئادیای مرۆڤ دائما حەزی لە ئاسانکاری و حەزی لەوەیە کامە زۆر ناڕەحەتی بکە لی دوورکەوێتەوە لە ڕووی دەروون ناسیەوە، کامە زۆر ئاسانکاری بێ ئەوە هەڵبژێت. بەڵێ مامۆستا بەس ئەمە مرۆڤ پێی خۆشە ئاسانکار بێ یان ئاسانی لە ژیانی خۆیان بەکار بێنێ، بەڵام کاتێ هەڵگری ئایدۆلۆژیایەک یا هەڵگری هەر شتێکەکەوە بجیای بکاتەوە لە مرۆڤەکانی تر، پێی حەزی لە توندگیری، حەزی لە بارگرانیە بۆ ئاینتر. بۆ نمونە هەر لەو حاڵەتەی کە عەرابیەک دێتە حەوشەی مزگەوتەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە پەنایەکەوە میز دەگا، هاوڵان لەوە چێت لە خۆشەویستیشیان ناوێت بۆ ئاینی خوا، بۆ پاکوخاوێنی مزگەوت، بۆ سنووری مزگەوت، بۆ پێغەمبەرەکەیان صلی الله علیه وسلم کە حزوری هەیە لێیە.
هەر ساڵاستنەوەکەوە ئازاری بدەن یان وەکوڵێ دووری بخەنەوە پێغەمبەری خوا فەرمێن لێی گەڕێن هەر بەوەی کە جارە هەر ئیسراحەتی میزکردنەکەی لێتێک مەدەن دواتریش کە تەواو بوو هەر مەڕۆن ئازاری بدەن ڕۆن جامێ مەبەستمەوەی بۆچی سروشتی ئەو جۆرە مرۆڤانە زیاتر حەزیان لە بارگرانی و هەندێک سروشتمان هەیە لە ڕووی نەزانینەوە اختیاری ناڕەحەتەکەکە ئەو فەرمایشتەی کە باست کرد ئەو واقع ئەو ڕووداوە بێنە پێشاوی خۆمان مزگەوتی پێغەمبەر صلی الله عليه وسلم دوای مەکە دوای مزگەوتی کەعبەی پیرۆز بەیت الحەرام پیرۆزترین مزگەوتی سەرزەویە لە ناو مزگەوتی پێغەمبەر صلی الله عليه وسلم پیاوێکی دەشتەکی لە دەرەوەی شارەوە دێ لە ناو مزگەوتی پێغەمبەر صلی الله عليه وعلى آله وسلم پیسایی پێشەوە ئەکات پێغەمبەر صلی الله عليه وسلم لەی تووڕە نابێ هاوڵان ئەویان بە تاوانێکی زۆر گەورە لە هەناوی خۆیانە ئەژمارە کرد بەڵام پێغەمبەر صلی الله عليه وسلم لەبەرەوەی ئەو نازانێ عوزری قبول کرد فەرمووی لا تەزریمو لۆمەی مەکەن مە ئێوە بێدەنگ بن وازی لێبێنن یعنی حتا لێگەڕن بە تەواوەتی لێبێتەوە ئەو کاتە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو پیاوە چیوت چۆن تێگەی کۆمەڵی خەریکن لێی تووڕابن پێغەمبەر بێدەنگی کردن صلی الله عليه وسلم فەرمی اللهم ارحمني ومحمدا خوای ڕەحم بە من و بۆ محەممەدیش کەی صلی الله عليه وسلم ئەمە هێمای چی بوو یعنی پێغەمبەر چەند لەگەڵ یا بەڕەحم بوو صلى الله عليه وعلى آله وسلم وخوا وصفي پیغمبرك صلاة والسلام خوای لێ بێ ئەفەرمێ لو كنت فظا غليظ القلب ئەگەر ڕق و تعامل و سروشتی تۆ ڕق بوایە و دڵڕق بوویتایە لەنفەضوا من حولك خەڵک لە تۆ پەچەکرداری وەرەگردوو دەکەوتەوە لە تۆ بەڵام نەرمونیانی هەموو خەڵکەکان قبوڵەکەی و پێغەمبەر صلی الله عليه وسلم جارێکی تر یەکێک لە هاوڵان ڕزای خوای لێ بێ تاوانێکی ئەنجامدا بوو واتە بە شێوازە لە شێوازەکان گوناهێکی کردبوو کەوا مادەی هۆشبەری خواردبووەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم هاوڵان قسەیان پێوت فەرمی لا تعینوا عليه الشیطان ئێوە مەکەن شەیطان بەسەر یازاڵ مەکەن ئەم تاوانێکی کردووە عیباری کەن و ئازاری کەن تاوانێکی کردووە پێغەمبەر فەرمی صلی الله عليه وسلم يحب الله ورسوله ئەم پیاوە خوا پێغەمبەری خوای خۆشەوێ واتە لەو کاتەیە کە ڕووخاوە کەوا ئازار ئەچێژێ و ئامادەیە تۆڵەی ئەوەی لێ بکرێتەوە کەوا مادەی هۆشبەری خواردوێتەوە بەڵام پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم يحب الله ورسوله واتە بە هەڵەو بە تاوانێک زەربی سفر ناکرێ و پێغەمبەر وەرەی ئەداتێ صلی الله عليه وسلم کە فەرمی خوا پێغەمبەری خوای خۆشەوێت مامۆستا هەمیشە لە گەیاندنی بەرنامە بانگوازی خۆیە دوو جۆر ڕێگەمان هەیە ڕێگەیەکیان مەسلەی بانگکردن و بانگەوازێکی وەکوڵێ دەمیە کە تۆ بتانی بەدەم بە کردداری جوانت بانگەواز بۆ لای خوا بکەیت لە کاتێکا کەوا دەسەڵاتداران و ستەمکاران ڕوبەڕووی ئەم بانگەوازە دەبنەوە ئەو کاتە قۆناغی جیهادکردن و شمشێر هەڵگرتن دێتە کایەوە ئەمانەیە بزانین بۆ نمونە ئێستا بانگەوازکردن سروشتێکی نەرمونیانان و ئاسانکارانی تایە جیهادکردنیش بە پێچوان هەم بۆ مسلمانەکان سەختی دژوارە ئەم بۆ لایانی بەرامبەر کاتێکە پێغەمبەری مەزن صلی الله علیه وسلم ئیمامی عەلیە نێرێ بۆ فەتحی خەیبەر پێی فەرمێ بڕۆ تۆ بەیانی من ئاڵاکە دەمە دەست کەسێکەوە کە فەتحەکەیەکە بەڵام ئەی عەلی بزانە ئەگەر تاکە کەسێ لەسەر دەستی جەنابت مسلمان بێ لە هەرچی حوشتری سوور هەیە بە نرخترە لای خوا کەواتە مامۆستا ئاسانکاریش لە بانگەوازە پێش جیهادەکە کەوتووە پێغەمبەر صلی الله عليه وسلم یەکێک لە زانایانە فەرموون سیرە چاوگە بۆ پەرستش واتە ژیاننامەی پێغەمبەر صلی الله عليه وسلم چۆن ژیاوە ئەوەش مەصدەرێکە لە مەصدەری تەعامل و لە مەصدەری پێکەوە ژیان و لە مەصدەری تەشریع واتە جۆرێ لە سونەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم کەوا چاوی دوو هەمە بۆ سەر چاوە بریتیە لە ژیاننامەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە سیرەی مبارەکێتی ژیاننامەی پێغەمبەر صلی الله عليه وسلم 11 ساڵ لە مەککەدا ئەو پڕی ئازار ناڕەحەتی حتا لە سوژدەیە شتی پیسیان نەکرد بەسەر پشتی پێغەمبەر صلی الله عليه وعلى آله وسلم پێغەمبەر چی هەڵبژارد ئاسانکاری هەڵبژارد عنفی هەڵنەبژارد و هەروەها کاتێک کە گەڕایەوە لە طائف پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم بەخۆیە فەرموێ ئەفەرمێ بەندەیە لە بەندەکانی خوا ئەدمە و قەومەکەی خوێناویان کرد ئەو چی کرد دەستی بەرز کردەوە بۆ ئاسمان فەرمووی اللهم اهدی قومی إنهم لا يعلمون خوا هیدایەتی قەومەکەم بەی خوا لەنەوەی ئەمانە دەربێنی کەوا تاقانە پەرست بێ بۆ تۆ ئەمانە نازانن و پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم جارێ لە جارەکانە کە ئەوەندە ناڕەحەتیان کە ئەهلی مەککە
أفرمي جبريل هات خزمة بيغمبر صلى الله عليه وسلم سلامي ليكن فرمي إخوائي قولي اختياري دعوة دستو أوش هاوريكي ترمى ملائكة كوا أما ملائكة مأموري شاخة خوا أمري شاخي دعوة دز أم ملائكة أم ملائكش مطيعتو أمرك أن يطبق الأخشبين أو دو شاخز لي مكة بابا كاكز نمينت لسر آزاري بيغمبر صلى الله عليه وسلم بلا ما فرمي اللهم اهدي قومي إنهم لا يعلمون خواهي من دعوة أوناكم طولي عن لبسيني دعوة أوتليكم خواهي هدايتي عن بي أو بيغمبر صلى الله عليه وسلم والرحم والسوز وسماحتي بيغمبر لقل أمتيا باشان بدعائك بيغمبر صلى الله عليه وسلم تاروجي زندوبونوا بردوامة بركتي أو دعاء بيغمبر صلى الله عليه وسلم أفرمي درس برسكاته أبو عثمان أفرمي رحم الله امرئا خوايا رحمتي تول إنسان يكبت أم امرئة باسي أوني مسلمان يا بي باور خوايا رحمت لو إنسان به لو مروفان به لو كسان به كوا إذا باع سمحا كاتك أفروش آسان كاره بس خلقنا رحدناك وإذا اشترى سمحا كليكي شي أكرر نايخلتين كلها جاري ونداري نبونيا أتي أي فروشي وإذا اقتضى سمحا خوايا رحمتي توبنيري بو كسي كوا بسماحة داواي حقي خويا كاو واتا إنسانك نارحدناك وبلي بردوي داوايكات بله ما مساجان لكاتي خويا وجودي بيغمري خوالنا هاولانا صلى الله عليه وسلم وكوله همايك بو راس كردنا ودزگرتنيان لوي كوا ببي وكوله مخالف الشرع نجولنوا بلان بوچي لاستاياش زوربي شوين كوتاني بيغمري خوا وكوله حزيان لبارگرانيا حزيان لتندو تيجي يعني زور جار بي اوي كار اساني بكن بي اوي بانگواز بو ديني خوا بكن لاني تندو تيجي هلا بجيرن بو اوي خلقان ناچار بكن برو ام بانگواز بيت او لا چەند بابەتێکە خۆیە گرێتەوە بابەتێکیان ئەوەیە هێشتا هەمومان ماومانە وەکو خۆی ئیسلام بناس هەمومان ماومانە وەکو خۆی شارەزابین لە سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم و لە ژیان نامە و سیری مبارەکی پێغەمبەر و هاوڵانی ڕزای خۆیان لەبێت دووهەمیان ئەگەڕێتەوە بۆ پەچەکردار جاری وا هەیە ئەو موسڵمانانە بە شێوازی لە شێوازەکان تۆمەتبارەکرێن ناڕەحە دەکرێن کەوا تووشی پەچەکردارە بن واتە ڕەتفعلی ئەو شتانەیە کە بەرامبەریان ئەکرێت ئێمە پێویستە لە هەردووکیانە تەئەنیمان هەبێ هەم پێویستان بە شارەزایی و قوڵبوونەوە هەیە لە شارەزابوونی سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم و لە دەقە قورئانیەکان کە چەند باسی سەماحەکە فمن شاء فليؤمن ومن شاء فليكفر خوای گەورە اختیاریەوە بە ئینسان یعنی ئەفەرمێ ئەمە ڕێگە ڕاستەکەیە کامیان هەڵبژێری بەڵام لەگەڵ ئەوەشا كأفرمي لا إكراه في الدين واتا أو خلقانا بزور ناتواني دين داريان بيبكي هر يكيان بو خويان خوي قورا جزءك لا عقلي بيبخشي وكا اشتكان ليك جياكاتو يكيك لسماحتي إسلامت كبردواميتي كنيسكان لنيو باوش إسلاما كمسلمانان زوري نبون لسردمي خويان داو استجل الدنيا داو لزور شوني دنيا زورينا بلام أبينين همو أديانا كان حرمتيان بارزراوا شوێنی پەرستگایان پارێزراوە لە ماڵی خۆیان بە شەرتێ نەیەتە دەرەوە خەڵک فێر نەکا لە ماڵی خۆیان چی ئەکا ئومەتی ئیسلامی بۆی نییە تەفتیشی کا و مراقبەی کا و بە شوێنیا بگەڕێ ئەمە جۆرێکە لە ئازادی و جۆرێکە لە پێکەوە ژیان لە ناو مەدینەدا چەنەها ماڵە جوو هەبووە و ئازاد بوون لە بیر و بۆچون و دیدی خۆیان ناو و لە پەرستشی خۆشیانە کەس نەبووە تەفتیشیان کا و بە شوێنیانە بگەڕێ و یا جوولەکەی سکاڵاکە لە موسڵمانێکە لە ماڵێ تەفتیشیەکە و یا بە شوێنیا ئەگەڕێ و یا ناڕەحەتیەکە ئەمەیە سەماحەتی ئیسلام و پێکەوە ژیان لەگەڵ ئومەتی محەممەدا صلی الله عليه وسلم مامۆستا چۆن ڕوبەڕووی پەڕگیری و بارگرانی ببینەوە یا چارەسەری ئیسلام بۆ ئەو دۆخە چییە؟ چارەسەری ئیسلام بۆ ئەو دۆخە بریتە لە بەجێهێنانی دەقە شەرعیەکان لە بەجێهێنانی قورئان و لە بەجێهێنانی سنەتی پێغەمبەر صلی الله عليه وعلى آله وسلم کە بە هیچ شێوازێ لە شێوازەکان ئەو ناڕەحەتیتیان نییە کە ئینسانەکان لە دین ڕابکەن کە ئینسانەکان بێزار بکرێت لە دین کۆمەڵە بابەت هەیە پێغەمبەر صلی الله عليه وعلى آله وسلم جارێ لە جارەکان یەکی لە هەوڵان ئیمامەتی بۆ قەومی خۆی کرد یەکێک نەیتوانی لە نوێژی مەغریبا زۆری خوێند لە قورئان نەیتوانی بەردەوام بێ نوێژی خۆی کرد و ڕۆشت هەندێک پیانوت ئەوە دوو ڕووە تحملی نەکرد نەیتوانی پێغەمبەر صلی الله عليه وعلى آله وسلم بەو ئیمامەی فەرموو کە سەحابەیەکی خۆشەویستی پێغەمبەر بوو صلی الله عليه وسلم فەرمی ئەفەتان ئەنت تۆوا لێ هات ئەوەندە ناڕەحەت خوازی و خەڵک تووشی ناڕەحەتیەکەی خەڵک لە دین دوور بکەوێتەوە ئەفەتان ئەنت
پێغەمبەر صلی الله عليه وسلم لێ قبول نەکرد و ئەوەشی ڕەت کردەوە کە ئەو پیاوەی نەیتانیوە تەحملکە دووڕوونیە و هەر ئەوەندە ئەتوانێ بۆیە خوای گەورە ئەو ئاسانکاریانەی نادە خوارەوە و ئەگەر نەتوانی ئەو بەکاربێنی تەیەمومکە و ئێستا بەرەو زستانە ڕوون هەموو ئاسانکاریەکان لە ئاینی پیرۆزی ئیسلامە هەیە پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕوونی کردوتەوە واتە ڕوبەڕووبوونەوەمان بۆ ئەو پەرگیری و ناڕەحەتی و قورسایی و بارگرانی لەسەر خەڵک کە دینەکە ناڕەحەت نەکەین ئەوەیە گەڕانەوەمان بۆ دەق قورئانی و فەرمایشتەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم و ژیان نامەی هاوڵان ڕزای خوایان لێبێت. دکتۆر گیان تا دێ ژیان بەرەو قورسی و چەرمەسەری زیاتر هەنگاوە نێ لە ئێستادا لەم ڕۆدا مرۆڤەکان چۆن ئەتوانن هاوکاری یەکتر بن ئاسانکاری بۆ یەکتر بکەن. پێغەمبەر صلی الله عليه وعلى آله وسلم ئەفەرمێ ئوتیت جوامع الکەلم واتە چۆن قورئان موعجیزەیە و چێژێکی تایبەتی هەیە کە لە ئاخاوتنی مرۆڤەکان قورئان جیا ئەبێتەوە و فەرمایشتی پێغەمبەری صلی الله عليه وسلم کورتکراوە لە چەند کەلیمەیەکی پیرۆزە جاری وا هەیە پێغەمبەر صلی الله عليه وسلم یەک دیێڕی فەرمووە یا سێ کەلیمەی فەرمووە بەشی نیوەی ژیانی ئینسانەکە. پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم يحرم على النار با ئیمانداران تێبگەین پێغەمبەر صلی الله عليه وسلم چۆن ڕێنمونیمانەکە ئەفەرمێ يحرم على النار لە ئاگر حرامە کێ وتیان ومن تحرم کێوە لە ئاگر حرام کراوە جەستە و زبان و دەموچاوی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی كل قريب هين سهل هەموو ئینسانێک کە قەریب بێ واتە پێکەوە بژی نزیک بێ و هەین ئاسان خواز بێت و سەهل و ئاسان کار بێت نەرمونیان و ئاسان کار و قەریب یعنی نزیک بێ لە خەڵکەوە تەحملی ئازارەکانیان بکە فەرمی ئەوە خوای گەورە لە ئاگر حرامێکاوە ئینسانە و پێغەمبەر صلی الله عليه وعلى آله وسلم ئەفەرمێ خەیر الناس ئەنفعهم بەڕێزترین بەپیتترین خەیرترین ئینسان کە خەیری زۆرە و بەرەکەتی خۆی بەسەر ڕژاوە ئەو کەسانن کەوا لەگەڵ ئینسانەکانە ئەنفعهم لە هەمویان بەسووترە بۆیان. پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم أحب الأعمال إلى الله خۆشەویستترین عمل خوای گەورە کۆمەڵی عملی هەیە زۆر خۆشیەوە بەڵام لە هەمویان خۆشەویستتر ئەفەرمێ إدخال السرور على قلب مؤمن تۆ هۆکاری هێما بیت بۆ ئەوەی سەبەبی بزەی لێوی خەڵکەکان بی نەک سەبەبی ناڕەحەتی و هەواڵی ناخۆش و ناڕەحەتیە. و پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم اللهم أي إلهي من أي پەرستراوی من ولي من أمر المسلمين هەر کەسێک ئەبێتە فەرمانداری ئومەتی من لە هەر کارێکە باوکە مامۆستایە دایکە مختارە مدیرە قایم قامە هەر لە هەر پێگە و پایەکەیان مادام فەرمانی ئومەتی منی بدەسا پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم اللهم خوایە داوات لێ ئەەکەم ئاسانکاری بۆ بکەی ئەگەر لەگەڵ یانە ئاسان بوو خوایە ئیذا شق عليهم ئەگەر ژیان و ناڕەحەتی کردن فەشقق عليه خوایە تۆ ژیان و مردن و زیندووبوونەوەی خوایە لەسەر ناڕەحەتکەی. پێغەمبەر ئاوا بۆ ئومەت و بۆ ئاسانکاران ئاوا پێغەمبەر ئەپارڕێتەوە صلی الله عليه وعلى آله وسلم و لە فەرمایشتێکی ترا پێغەمبەر فەرمێ یەکێک لە حەدیثە قودسیەکان لە پەروەردگاری باڵاوە گێڕێتەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وعلى آله وسلم ئەفەرمێ خوای گەورە فەرموویەتی اسمحوا لعبدي عبدەکەم لێ خۆش بن ئەی مەلائیکە بەقەدەر ئەوەی کە لەگەڵ خەڵکا لێ خۆش بوو چەنە لێ خۆش بووە ئێوەش ئەوەندە لێ خۆش بن. پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم خوای گەورەیەکی لەو عەبدانی خۆی زیندوو کردەوە فەرمووی من ماڵێکی زۆرم ماوی تێ چیت لێ کردووە فەرمی خوای ماڵێکی زۆرت دامێ خۆت شاهیدی کەوا حەقم لای خەڵک بوو ئەتەجاوەز عنهم لەبەر تۆ لێیان خۆشە بوو خوا فەرمووی من لە پێشترم لەوەی کە لە تۆ خۆش بوو ئەوە منیش تەجاوەزت عنک منیش حساب لەگەڵ تۆیان ناکەم. دکتۆر گیان لەو پرسیارە ئێستا کۆمەڵگەی کوردی لەم دۆخە و لەم قەیرانایە چۆن لە ناو خۆمانە چۆن مرۆڤەکان دراوسێ لەگەڵ دراوسێ برا لەگەڵ برا هاوڕێ لەگەڵ هاوڕێ بتوانن ئاسانکار بن بۆ یەکتر هاوکاری یەکتر کەم وەکوەڵێ پێداویستەکانی یەکتر پڕ بکەنەوە. خی گەورە باسی صفەتێ لە صفەتی دۆستانی خۆیەکە ئەفەرمێ ئطعام في يوم ذي مسغبة ئەم دۆستانەی پەروەردگار ڕۆژێک هەبووە بەخشندە بوون و بە تایبەتی لەوەیە کە خەڵک زۆر پێویستێتی بە تایبەتی ئەو سەردەمە خواردن بووە لە ڕۆژێکی ناڕەحەتە خەڵکیان تێر کردووە
ئەمڕۆ ئەم ناڕەحەتیانە بە ئیزنی خوا ئەگوزارێت وتێ ئەپەڕێت. خوای گەورە ئەفەرمێ إن بعد العسر يسر، دوای ناڕەحەتی شادومانی و ئاسانکاریە. دوو جار خوای گەورە ئەفەرمێ فإن بعد العسر يسر، دوای ناڕەحەتی ئاسانکاریە. واتە خوای گەورە ئاسانکاری بەڕێوەیە و ئینشاءالله ئەمە ئاەتێکی زۆر مژدە بەخشە بۆ ئیمانداران کە لە هەموو ناڕەحەتێکە خوای گەورە دەری خێریان لێ کاتەوە. بەڵام سەربەرزی بۆ ئەو کەسانێک کە ئالم ناڕەحەتیەیە ئەبەخشن و میهرەبانن و ئاسانکارن لە کڕین و فرۆشتن و لە هێنانی کاڵا بە نرخێکی بە قازانجێکی زۆر کەم بۆ ئەوەی دوعای پێغەمبەر صلی الله عليه وسلم بیانگرێتەوە کە ئەفەرموێ رحم الله امرئا، خوای ڕەحمی پێ بکەی، خوایە ڕەحمی پێ بکەی ئەو کەسەی کە لە کڕین و فرۆشتن و هەموو ئەو بابەتانی ژیانیا بۆ خەڵک ئاسانکارە. و پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم خەزائن الله مەلئە، خەزێنەی خەیر یان شەڕ پڕە. خوای گەورە خەزێنەی خەیری پڕە شادومانی و خەزێنەی ناڕەحەت و ئیبتیلای پڕە. ئەفەرمێت جعل الرجال مفاتيح لها، خوای گەورە کۆمەڵە پیاوی کردو بە کلیلی ئەو خێر و شادی و ئەو ناڕەحەتیانە. ئینسانی وا هەیە ئەبێتە کلیلی خێر بۆ ئومەتەکەی، بۆ شارەکەی، بۆ هەموو کەس و کارەکەی خۆی. و ئینسانی وا شەیە معاذ الله پەنا ئەگرین بەخوا ئەبێتە کلیلی نیقمەت و ناڕەحەتی و ئاشوبە بۆ خۆی و بۆ میلەتەکەیش و بۆ گەڕەکەکەش. و ئینسانی وایە بێتە ناڕەحەتی بۆ هەموو بنەماڵەکەی. بۆیە پەنا ئەگرین بەخوا کەوا کلیلی شەڕ نەبین، کلیلی خەیر بین و خوای گەورە مانجیێڕێ بە کلیلی خەیر بۆ خۆمان و بۆ غیری خۆشمان و میفتاحی واتە کلیلی شەڕ نەبین یا رب العالمین. دکتۆر زۆر جار ڕخنەیەک لە کەسانی مسلمانە گیرێت، تەبەن لەوە چێ ئەم ڕخنەیەکی نادروست بێت، بۆچی ئەو کەسانە ئەگوترێت کە گوایە بۆ نەفەری وا هەیە 4-5 عومرەی کردووە، چەند حەجێکی کردووە، بۆچی ئێستا ئەو داراییەی خۆی لە خزمەتی هاوڵاتیانی وڵاتەکەیە سرف ناکە. تەبەن ئەم ڕخنەیە لەوە چێ ڕخنەیەکی نادروست بێ بەنسبەت ئەوانەوە، بۆچی لەسەر ئەو کەسان قسە ناکەن کە لە ساڵێکە لەوەچە دەیان جار سەفەری وڵاتانی ئەوروپا و ڕۆژهەڵاتی ناوڕاستکەن بۆ گەشت و گوزار، بەڵام بۆچی تەنها حەج و عومرەی مسلمانەکە دیار. بەڵام با ئێمەش لە خۆمانەوە ڕخنەیە بگرین، ئایا تۆ پێت وایە بۆ ئاسانکاری دەر و دراوسێ، بۆ ئاسانکاری تاکەکانی کۆمەڵگە و مسلمانان ئەو بەڕێزانەی کە چەند جار حەج و عومرەیان کردووە وەکوڵێ لە ساڵێکە ئەگە 2 عومرە بکەن یەکێکیان ئەنجام بدەن یەکێکیان بۆ خزمەتی کۆمەڵگە و تاکەکان بەکاربهێنن شتێکی باش نییە؟ ئەوە هەموو ڕخنەیەک ئەبێ ئێمە ئیماندار گوێمان کراوە بێ بۆی بزانین ئایا ئەم ڕخنە لە شوێنی خۆیەتی یانە. لە ڕاستیە ڕخنە بۆ حەجی واجب، حەجی فەرز و عمرەش لەسەر ڕێی کۆمەڵێ لە زانایان کە خوای گەورە ئەفەرمێ ئەتیموا الحج والعمرة لله، حج و عمرە بۆ خوا تەواو بکەن. و ڕێی زۆر لە زانایانی ئەهلی حەدیث وایە کە عمرەش واجبە، بەڵام یەک جار لە عمرە. واتاگە حەج و عمرت کرد، حەجت کرد و عمرەشت کرد یەک جار لە عمرتا لەسەر لاچوو، ئەمەی کەیکەی سونەتە. ئایا برایەکت ئامۆزایەکە لە ناڕەحەتیایە بچیتەوە بۆ عمرەی سونەت باشترە یا بیەی بەو ئەسڵ ئەوەیە کە بیەی بۆ لەبەرەوەی فەرمایی شتێکمان هەیە کەوە ئەم بۆچوونەی زانایان پشت ڕاست دەکاتەوە بەڵگەیە بۆیان کە پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم لە ئاخر زەمانە هەیە یکثر الحج، حەج زۆر ئەکا ولا يسأل عن جاره، بەڵام لە دراوسەکەی ناپرسێ فەقیرە یان نە. پێغەمبەر صلی الله عليه وسلم یەکێک لێی پرسی ئەکل عام یا رسول الله، حەج هەموو ساڵێ جوابی نایەوە. 3 جار فەرمی ئەکل عام، هەموو ساڵە حەجکەین، واتە حەج و عومرەش بەیەکەوە. پێغەمبەر صلی الله عليه وسلم جوابی نایەوە. دوای فەرمووی لو قلت نعم لوجبت، ئەگەر ئەمرم بۆ هاتایە و بموتایە بەڵێ لەسەر واجبە و نەشتانەتوانی بیکەن. واتە لە ڕاستیە ئەو ڕخنەیەکە لە جێی خۆیەتی لا حەجی یەکەم و عومرەی یەکەمە نە، ئەبێ حەج و عومرەی یەکەمی بکە، ئەو واجبە و دوو هەموو سێهەم جێی پرسیارە بۆ ئەو کەسانی کە ئەگەر دراوسەکەیان برسیە. پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم لا يؤمن بي، ئیمانی بە من نەهێناوە، کامڵ نییە ئیمانی و ئیمانداری ڕاستەقینە نییە بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. 3 جار فەرمووی من باتە شەبعان، ئەو کەسەی بە تێری شەو بباتە سەر ڕۆژ کاتەوە وجاره جائع وهو يعلم، دراوسەکەی برسی بێ و ئەم بزانێ ما ئەمەنە بی
پێغەمبەر فەرمی صلی الله عليه وسلم ئیمانی بە من نەهێناوە بەڵێ ئەو رەخنە لە ڕوویە لە ڕووەکانیەوە جێخۆیەتی و ئەوەشی کە بۆ دوو هەموو سێ هەموو چوارەم ئەڕوە لە حەج و عومرەدا ئەسڵ ئەوەیە لەم ئەمڕۆ کە ڕۆژی ناڕەحەتی و نەبوونی و نەداری و بێموچەیە بیکا بە خێر بۆ کەس و کارە نزیکەکانی خۆی إن شاء الله ئومێد دەکەین بە ڕەحمی خوا خێری زیاتر. مامۆستا هەر بۆ بەرچاو ڕۆشنی بینەرانیش ئەڵێ جارێ یەکێ لە هاوڵانە چێتە مزگەوتەوە بە ئیمامی حوسێنە فەرمێ وەرە پێداویستیەکم هەیە یارمەتیەکم هەیە وەرە یارمەتیم بدە و بۆم جێبەجێ بکە ئەویژە فەرمی وەڵام من لە ئیعتیکافم نایشکێنم دوایی هەر لەو مزگەوتە لە حەوشەکەیە بە ئیمامی حەسەن نەبینێ کە هەر برای بووە ئەو وەڵێ وەڵام من لە باوای خۆم بیستووە وەکوەڵێ ئەگە پێداویستی برایەکی مسلمانم جێبەجێ بکەم کاراسانی بۆ بکەم أن أعتكف شهرا من هذا المسجد مزقوتي بيغمبر صلى الله عليه وسلم بيغمبر فرمي صلى الله عليه وسلم لأن أمشي لقل برايك مع بروم بيويستيك محتاجيكي بمن برا بيتوا لقل يا بروم بوي بركما وبيم باشتر لو يقمانج لو مزقوتي اعتكاف واتشون بهانا إيمان داره وواجبه اعتكاف ومعنوي الشولة مزقوتها سنتها ومزقوتي بيغمبر صلى الله عليه وسلم كيق فرس بهزار يك فرس بهزار فرزة يك نويش بهزار نويجة واتا لبيني سنتي معنى ولا مزقوتا وسنتي نويش كاميان باشترا لقل برايك تابروي لقل برايك تابروي مامۆستا ئاسانکاری هەست و سیفەتێکی بەرزی نێوان مرۆڤەکان یا هەست و سیفەتێکی نێوان مسلمانان خۆیانە کە هەرەبێ هەموو مرۆڤەکان ئاسانکار بن بۆ یەکتر کاراسانی بۆ یەکتر بکەن بەڵام لە ئێستادا کردەوەیەکی ناپەسەند لە ناو زۆربەی دام و دەستگا و دائیرەکانە ئەبینێ ئەویش مەسەلەی واستە و واستەکاریە ئایا ئەم واستە واستەکاری بۆ جێبەجێکردن و ڕاپەڕاندنی ئەرکی مرۆڤێک یام کارێکی کەوا پێویستی بە دامەزراندنە بە موچەخۆریە بۆ ئازادکردنی کوڕەکەیەتی ئەچێتە خانەیە کاراسانیەوە بەڵام لە بەرامبەر یا بەرتی لێشتێ وەربگرێ ڕاستیە پێغەمبەر فەرمی صلی الله عليه وعلى آله وسلم لعنەت و نەفرینی خوا دوور بێ لە ڕەحمی خوا کێ ئەفەرمێ ئەو کەسەی ئەڕاشی والمرتەشی ئەوەی کە بەرتی لەدا و ئەوەشی کە وەریەگرێ لە دینی ئێمە ئەوە گوناهی کەبیرەیە و لعنەت و نەفرینی بەدوایە دێ و لە ڕوایەتێکی تریشە ئەفەرمێ ڕائیش ئەو کەسێک کە دەڵاڵە لە بەینیانە بەڵام ئەم لعنەت و نەفرینە بۆ ئەو کەسانەیە کە حەق ئەکەن بە بەتاڵ و بەتاڵەکەن بە حەق ئینسانە لە دائیرەیەکایە خەڵکی کە لەو لە پێشتر هەیە دەرەجەی زیاترە مستحقترە ئەسڵ ئەوەیە کە ئەوە تەعین بێ ئەمە دینی ئێمەیە ئەمە دینی ئیسلامە و ئەگەر بە بەرتیل پێش خەڵکی ترکەوت دڵنیا بە بەر نەفرین و لعنەتی خوای ئەکرێت ئەگەر بۆ نمونە کارەکە کە ئەم داوای کردووە کارەکە کە داوایەکە کارێکی بەجێ و دروست و پەسەند بێ مافی کەسانی تریتیانە بەڵام کەسی ئەوەی کار بەدەست لە بەرامبەر بڕێ پارەیان شتێکە ئەو کار ئەوەش گوناهە بۆ بەڵام ئەو هەڕەشە و لعنەتە نەفرینە نایگرێتەوە بەڵام هەر گوناه و محەڕەمە بۆ لەبەر ئەوەی ئەو مۆزەفەی فێری ئەوە کرد و هەروەها ئەم ئینسانەگە هەر ناچار بوو هیچ دەرەتانێکی نەبوو ئەویان لێ ئەسەند ئەم مەزڵومە بەڵام ئەوەی وەری ئەگرێ لەی زاڵمە وەخوای گەورە لی تووڕە ئەبێ لەبەری زوڵمی لە ئیماندارێ کردووە پارێکی کۆ کردوێتەوە کەوا بۆینە بۆ ئەو پارە بسێنێ ئەوانش بۆ خۆی زوڵم و ستەمە بەڵام ئەگەر کەوتە حاڵەتێکەوە لە ناچاریە زوڵمیان لێ ئەکرد ئەو زوڵمە بەوە دەفع بوو ئەوە بابەتێکە هەرگوناهە بەڵام ئەتوانین بڵێن وەکو زانایانە فەرمونون گۆڕینی حەق بە بەتاڵ نیە بەر ئەو نەفرین و لعنەتە ناکەوێ ئەمە معنای ئەوە نیە کە ئەوە دروستە بەڵام ئەوە بابەت و حاڵەتێکی ناچاریە ئەگەر نەیکە باشتر و سەلامەتر. دکتۆر گیان پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە فەرمودەیەکە فەرمێ هەموو کار بەدەستێک شوان و بەرپرسیاری ڕعیەت و ژێردەستەکانی خۆیەتی لە ئێستاشدا لە کۆمەڵگەی ئێمە خەڵکی دابەشوە بەسەر چەند حیزب و وەکو ئەڵێ گروپێکەوە بێگومان ئەم حیزب و گروپانەش کار بەدەست و شوانی ئەم خەڵکن لە ئێستادا ئەم قەیران و دۆخەنا هەموارەی کە بەرۆکی خەڵکی کوردستانی گرتووە وەکوڵێ ئەحزابەکان ئامادە نین تەنازول بۆ یەکتر بکەن کاراسانی بۆ یەکتر بکەن جەنابتان سەبارەت بەم دیاردەیە چی ئەڵێن و ئامۆژگاریشتان بۆ کار بەدەستان لە پێشە نەسیحەتی خۆمان ئەکەین ئەمجار نەسیحەتی کار بەدەست و کار بەدەستیش پێویستی بە نەسیحەتە پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم إذا أراد الله بأمير خيرا ئەگەر خوای گەورە ئیشی بە ئەمیر و فەرماندەیەک و سەرۆکێک و مەسئول و بەرپرسێک هەبێ ئەگە ئیشی خەیری پێبێ جعل له بطانة الخير أو وزيرا صالح خوای گەورە وەزیری صالح و دەوروبەر و ڕاوێژکاری صالحی بۆ ئەنێرێ لە ڕاستیە
پێویست بەو ناڕەحەتیە ناکە خەڵک ناڕەحەتکەن. ئەگەر بیانەوێ بەو ناڕەحەتیە لەسەر دەسەڵات بمێننەوە ئەوە زۆر زۆر بە هەڵەیات چوون. خی گەورە ئەفەرمێ لە پێغەمبەر صلی الله عليه وسلم فێرەکە لە ئاخاوتنێکی قورئانیدا کە ئەفەرمێ قل اللهم مالك الملك ئەی خوای من ئەی مالی ئەی خاوەنی مڵک تؤتی الملك من تشاء تۆ ئەیدی بە هەر کەسێک کە بدەوێ وتنزع و لە هەر کەسێکی ئەسێنیتەوە کە بتەوێ. واتە بە ئازار و ئەشکەنجە و ناڕەحەتی خەڵک بە بڕینی قوتی خەڵک ئەمە نابێتە هۆکاری مانەوەی هیچ دەسەڵاتدارێک. و ئەگەر بە دەسەڵات بوایە دەبوایە ڕژێمی پێشوو کە سەدام بوو چەند چوارهەمین و بۆ پێنجهەمین سەربازی هەبوو لە دنیاە و لە قووە و لە هێزە، بەڵام ئەوە بوو ئەوانە هیچی ما ئەغنا عنه هیچ نەبوو بەهۆی ئەوەی کەوا بتوان بمێننەوە لە بەڕووی مڵک بخوایە. و ئەو ناڕەحەتی حەق ئەوانە بەڕەحم بن بە سۆز بن بۆی پێغەمبەر صلی الله عليه وعلى آله وسلم کە ئەو دوعای کردو بۆ ئەوانەی کەوا ئاسانکاریەکەن خۆ ئاسانکاریان بۆ بکە. ئەبینین ئەوانەی کە زاڵم و زۆردارن دائیمەن بوونەتە جێی نەفرینی خەڵک و پێشیانەوە نەفرینی پەروەردگار و مەلایکە کە زاڵم بوون کە زوڵمیان کردووە لە بەرەوەی لەعنەت و نەفرینی خوا لەو کەسانەیە کە بە زاڵمی ئەمرن و تەوبەی لێ ناکەن و هەروەها هۆکارێکە لە هۆکارەکانی بەردەوام نەبوونی دەسەڵاتیان. واتە ئەوەی زاڵمە باوکێکی زاڵم خی گەورە مەحرومیەکە لەو دەسەڵاتە، مەحرومیەکە لەو نیعمەتە، مەحرومیەکە لەو باوکایەتیە بەهۆی زوڵم و ستەمیەوە. زوڵم و ستەم هۆکاری نەمانی ئاسوودەیی و نیعمەتەکانی پەروەردگارە، بەڵام ڕەحم و سۆز و بەزەیی ئسمح یوسمح لەک. پێغەمبەر فەرمێ صلی الله علیه و سلم خوا فەرموویەتی میهرەبان بۆ بەخشندە بە خوا گەورە بەرامبەر بەخشندە ئەبێ. من لا يرحم لا يرحم. پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم ئەوی بەڕەحم نەبێ خوا گەورە ڕەحمی پێ ناکا. بۆیە با هەمومان بە سۆز بین ومن تواضع لله رفعه الله. ئەوەی تەواضوعی هەبێت خۆی بەکەم بزانێت و ئاسان کار بێ خوا گەورە بەرزی ئەکاتەوە و داواکەین لە خوا بەناوە جوانەکانی خۆی ڕێ ئاسانکاری بۆ ئەم میلەتە ئەکا خوا گەورەکاری بۆ ئاسانکە ئەوەی تەوبە ناکا و میلەت ناڕەحەتەکە لە هەر بەرگ و پۆشاکێکایە خوا گەورە انتقامی لێ بسێنە و تۆڵی لێ بکاتەوە. بەڵێ دکتۆر گیان ئایا هەمیشە وەکو لە ئاەتەکەشا دەرەکەوێ کە دوای هەموو تنگانە و ناڕەحەتی و موسیبەتێ ئاسانکاری دێ مەرجە ینی ئەو کاتانە کە ناڕەحەتی و موسیبەت و بارگرانی ڕوو لە مرۆڤەکە اینجا وەکۆڵی ئاسانی و کار ئاسانی بۆ مرۆڤەکان دێت پێشەوە؟ بەتەکید عولەمایانە فەرموون بعد كل محنة منحة. لە دوای هەموو ناڕەحەتیەک شادومانی خۆشیە و جاری وایە ناگەیتەوە شادومانی و خۆشیە تا بۆ ناڕەحەتی هاتێنە بڕێ. یوسف سەلامی خوای لێبێ تا نەچوە ناوبیر و تا نەبوو بە عەبد نەبوو بە دەسەڵاتداری وڵات و نەبوو بە عەزیزی میسر. واتە خوای گەورە بۆ ناڕەحەتیانە ئیبا بۆ ئەوەی دوای هەموو محنە و ناڕەحەتیەک عولەمایانە فەرموون چی هەیە دوای ئەوە منحە هەیە بەخشندەی و سۆزی پەروەردگارەیە. پێغەمبەر صلی الله عليه وعلى آله وسلم ئەو هەموو ناڕەحەتیانی مەکەی چەشت تا خوای گەورە تەوفیقیدا وەگیڕایەوە جارێکی کە بۆ شاری مەکە و پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕەسی هەرەم بووە تا یەکەم دەسەڵاتی بەشەر بوو لە نێو شاری مەکە و لە دەوروبەری خۆیان. دکتۆر گیان هەر لە مەسلەی ئاسانکاری بۆ دەوروبەرمان ئاسانکاری لە ناوناندا ناونانی مناڵ بۆ نمونە سەعیدی کوڕی موسەیب کە یەکێک لە تابعیە بەڕێزەکانە فەرمێ باپیم ناوی حەزن بووە چۆتە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمی ناوت چییە؟ وتوێتی ناوم حەزنە ینی هەمیشە خەمۆک و بێتاقەت. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پێی فەرمووە نەخێر تۆ ناوت سەهلە ینی ئاسانکار و هەمیشە ئاوا کەسێکی وەکوڵی ئاسان بی ئاسانکار بیت. ئەویش دوێتی وەڵامیش ناوێک ناگۆڕم کە باو باپیرم لێیان ناوم. بۆیە سەعیدە فەرمێ هەتاوەکو ئێستەش و نەوەکانیشمان چەند نەوە ڕۆشتووە هەمیشە هەمومان خەمۆک و بێتاقەت و کەواتە بێ هەمیشە ئاسانکار بین لە ناونانی مناڵەکانمانە. بەڵێ تەفاعول واتە خۆش ئومێد بی کە خوا باشە بۆ ئەکا یا ئەو ئیشە بە باشە ئەکەوێ. ئەم گومان باشیە بەخوا بەشێکە لە عەقیدە و پەرستش. گومانی خراپ بەخوا بردن جۆرێکە لە ناڕەحەتی و لە دەرچوون و لە سەرکەشی. بۆیە یەکێ لە زانایان ئیبن قەییمە فەرموێ ڕەحمەتی خوایان لێبێ زۆر لەو ناونانە و زۆر لەو ناوانە بە ڕجایەک ناوەندرێ خوای گەورە ئەو ڕجایە دێنێتە جێ تحقیق ئەبێ ئەو ڕجای ئەو ئینسانە حتا لە
هامشی هەندێک کتێبە هەیە کە لە بابە گەورەی پێغەمبەریان پرسی صلى الله عليه وسلم بۆ ئەم کوڕەزاتت ناو ئەنەی محەممەد سواز بۆ کراو فەرمووی ڕەجام وایە ئەن يحمد في السماء والأرض لە ئەرز و ئاسمانە سپاس بکرێ بەڵێ لەبەرەوە ئەوە فەزڵ ویستی پەروەردگارە بەڵام هەموو ناونانێک ڕەجایەکە یێتە جێ بەڕاستی واریدە من خۆم خەڵکم بینیوە ناوی دژوار بووە لە بینی دوژمنایەتی دوو کەسا کوژراوە کە ئەمبەری بووە واتە ناوەکە هاتوۆتە جێ لە دژواریە ڕۆشتووە لەبەرەوە ئینسان گومانی باش بەخوا بەرێ ناوی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە یەکێک لە سوڵحەکانە بینی پیاوێک کات ناوی سەهلە فەرمووی ئینشاءالله ئەم کارە سەهلە بێ واتە گومان باشی بەخوا تەفاؤلی خیر کە خوای گەورە باشە بۆ ئەکا ئەوە جۆرێکە لە پەرستش و جۆرێکە لە خواناسی و جۆرێکە لە بە گەورەی زانینی پەروەردگار و بۆیە ناونان ڕجایەکە لە ڕجاکان یعنی شەخصە بۆ ناوی مفید بووە سبحان الله دائما کاری خێر لەسەر دەستی ئەوە کراوە تەنان دەڵێ خاتی فاتیمەی کچیشی ناوی حربی هەڵبژاردووە بۆ حەسەنی کوڕی پێغەمبەری خوا پێی فەرمووە بیگۆڕە بە حەسەن بە حربیان هەمیشە مای توندگیری و نازانبارگرانی ئەو شتانەیە پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم پیسترین ناو ئەو ناوانن الحرب ومر کە هێمای شەڕ و خوێن ڕشتن و کرش و کاڵی و تاڵی بێت واتە ئەو دوو ناوە بەو دوو معنایە هەموو ناوەکان حرامن و مخالفة أمر پیغمبر صلى الله عليه وسلم هر کسی ناوی بنه معنای شەڕەنگێزی و خوێن ڕشتن و کرد تاڵی و ئەوانە بێت مرۆڤ چۆن بتوانێت لە کۆمەڵگەیەکی خۆیدا ئاسانکار بێ بۆ بەیەگەیاندنی وەکوڵێ کوڕ و کچان بۆ هاوسەرگیری و زەواج ئەوەش جۆرێکە لە ئاسانکاریەکان چونکە هەستەکەین زۆر جار لەلایەن هەردوو بەرامبەرەوە لەلایەن دایک و باوکەوە خزمانەوە بارگرانی و قورسی و نازانم کۆمەڵێ بیانووی نابەجێ ئەهێنرێتەوە بۆەوەی بنە لەمپەر و ڕێگر لە بەردەم ئەم کارەدا پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمایشتێکی پیرۆزی فەرمێ خەیر النساء ئەیسەڕوهن مەئونە بە بەرەکەتترین ئافرەت ئەو ئافرەتانن کە دەواکارەکانیان ئاسانە ئەیسەڕوهن مەئونە واتە خەرجی زەواجەکەی ئەیسەرە یوسر نا ئاسان ئەیسەر زۆر ئاسان بێ ئەو فەرمایشتی پێغەمبەر صلی الله عليه وعلى آله وسلم و ئەو ئینسانانی کە ئاسانکاریەکەن ئەبینین خوای گەورە ئاسانکاریان بۆکە و سەروەت و سامان غایە مەبەست نییە بۆ ئینسان ئاسوودەیی و بەرزی ئینسانەکان لە دنیا و قیامەتە لە ڕوانگەی پەرستش و ناوی جوان و محەبەت و خۆشەویستی ئەمەیان غایە و مەبەستە پێکەوە ژیان و سۆز و عەتف پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ ئینی مکافر بکم الأمم یوم القیامة من شادومانم بەوەی کە ئومەتەکەم زۆر بێ نەک سەرۆت و سامانی زۆریە بێ ئەفراد و تاکی زۆرم هەبێ پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وعلى آله وسلم واتە دائما ماڵ لە خزمەتی ئینسانەکانایە ماڵ مەبەست نییە ماڵ هۆکارە بۆ گەیشتن بە مەبەست وەیە پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم نعم مال الصالح عند عبد الصالح چەند جوان و چاکە ماڵی حەڵاڵ دا ئینسانێک بە کە خوا ناز بێ دەبڕی لە حەڵاڵە بەکارهێنێ بۆیە ناڕەحەتی و بارگرانی لەو بوارەیە ئەبێتە سەبەبی ئەوەی کە زۆر کوڕ تا ئێستا هاوسەرگیری نەکردووە و زۆر خوشکیش ماوەتەوە نەیتوانی و هاوسەرگیری بکات مامۆستا زۆر باسمان لە ئاسانکاری کرد لە ڕوانگەی شەرعەوە کەواتە وەکوڵێ بنیادنانی کۆمەڵگەیەکی دروست دروستکردنی چەند پرۆژەیەکی خزمەتگوزاری کە ینی ناچنە بواری عیبادەت و ئەو شتانەوە بۆ ئاسانکاری خەڵک وەکو دروستکردنی نەخۆشخانە و خوێندنگە و پرد و جادە و ئەم شتانە کەواتە ئەمانەش ئیسلام زۆر بە چاوێکی پڕبایەخەوە سەیریان دەکات ئەوەش جۆرەکە لە پەرستشی بیرەکەی سەیدنا عوسمانی کوڕی عەفان ڕزایەکی جوانە نەک ئەو فکرێکی جوانە ئەوە جۆرێکە لە پەرستش پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم یەکێ لەوانی کە لە دوای خۆت ئەمێنێ ئەفەرمێ چی ڕووبارێکی هەڵکەند بێ چاوجێک بیرێ مصحفێ قورئانێکی دوای خۆی بەجێهێشت بێ علم ينتفع به دوای خۆی زانست و زانیارێکی بەجێهێشت بێ کۆمەڵی خەڵکی پێگەیاند بێ پێگەکە شوێنەکە مامۆستا و ئەو کەسانەی کەوا ئەسباب قەڵەم ئەمانە هەر هەمووی سەدەقەی جاریەن و ئاسانکارین و هەر کەسێ لەمانەیە بەشدار بێ جۆرێکە لە ئەخلاقی جوان پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم عەبدی وا هەیە خوای گەورە بۆی حیسابەکە قائم الليل وەگەوایە شەو نەنووست بێ وصائم النهار هەموو ڕۆژەکە بە ڕۆژوو بێ بحسن خلقه بە ڕەوشتی جوانی لەگەڵ خەڵکە ئەیوە ڕەوش جوانیە ئەوە ئاسانکاریە ئەوە مەحەبەتە ئەوە سرورە و ئەو بزەی لێوەیە کە پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم پێغەمبەر فەرمێت
بۆ پیاوێک پێی فەرمووی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دڵم ڕقە ئەمە دڵم نەرم بێ چیم بیست لە قورئان لە پێغەمبەر صلی الله عليه وسلم جێبەجێی کەم تەئسیر کاتە سەر هەناوم فەرمووی فەلیەمسح ڕەئس اليەتیم بڕۆ دەست بەسەر هەتیوا بێنە واتە لێی بپرسە کاتە دەست بەسەریان یعنی لێ پرسی معنایەوەی چیت ئەوێ محتاجیەکانی بۆ پڕکەیتەوە ئەمانە هەمووی ئاسانکارین و سەبەبی سرەوتی هەناوە و سەبەبی کردنەوەی ڕەحمەتی پەروەردگارە لەلایەن پەروەردگارە لەسەر ئینسانەکە. دکتۆریان کاتی بەرنامەکەشمان بەرەو تەوابوونە چێ شتێک کەوای ئێمە نەمان پرسی بێ و نەمانوت بێ لەسەر ئاسانکاری و ئاسانکاریکردن بۆ دەوروبەر و کۆمەڵگەکەمان جەنابتان ئیشارەیەکی پێ بکەن. زۆر سپاس. پێغەمبەر صلی الله عليه وعلى آله وسلم باسی کۆمەڵی خەڵکەکە فەرموێ ئەگەر خەڵقی ئایان بینن خواپەرستی و خۆشەویستی خوا و پێغەمبەرەکەی و ئاسوودەیی بە دڵیان ئەگا یعنی کۆمەڵی خەڵکێ هێمای ئاسوودەییە خوای گەورە کردوێتی بە موژدە بۆ خەڵک و کۆمەڵێکی خەڵکی شەیە خوای گەورە بینینێ و خەڵکانە ناڕەحەتی و نیقمەتە بۆیە خوای گەورە عەبدێکی خۆش بێ لە ئاسمانەکان بانگای جوبریل ئەوانیش دەفەرمون لەبەیک خوای لەژێر فەرمانتای ملکەت چین ئەفەرمێ فڵان کەسم خۆشەوی خۆشتان بوێ پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم ئەو خۆشەویستیە لەسەر زەویایەت دا ئەبەزێ و هەموو ئەهلی حەق ئەو دەمو چاوە جوانی خۆشەوێ و کۆمەڵ خەڵکیش هەن کە دژایەتی دینی خوا و دژایەتی ئاسوودەیی و ناڕەحەتی خەڵکن سەبەبی ناڕەحەتی خەڵکن خوای گەورە خۆشی ناون و ئەفەرمێ جوبریل ئێوەش خۆشتان نەوێ مەلائیکە خۆشی ناوێ و ئەو بێتاقەتی و بێزاری خەڵک لەو نوع دەمو چاوانە یەتە سەر زەوی خۆیان لەو دەمو چاوانە بین کە هێمای ئاسوودە و سمبولی بانگەوازی تۆین و سمبولی خەیری بن بۆ خەڵک بەخوایە پەناگریمە تۆ لەو دەمو چاوانە نەبین کە سەبەبی ناڕەحەتی و نیقمەتین بۆ خەڵک. دکتۆر گیان زۆر سپاس دەکەین بۆ ئامادەبوون لە بەرنامەی باس و خوازدا. سڵاو و ڕێزمان هەیە بۆ ئێوە بۆ بینەرانی خۆشەویست. بینەرانی بەڕێز بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەڵقەی ئەمڕۆمان تا بە یەکگەیشتنەوەی تر بەخوای گەورەتان ئەسپێرین هەر شاد و سەرکەوتوو بن خواتان لەگەڵ.